دەربارەی هەڵبژاردننی پەرلەمانی کوردستان ئەمجارەکە لە سین و ئەنجامدرا بەڕاستی پرۆسەیەکی زۆر دیموکراسی بوو، هیچ کەم و کوڕێکی وام تێدا نەدیت. بەخۆم کە یەکێک بووم لە دەنگدەر وەکو هاوڵاتیەک دەنگمدایە، هیچ کێشە و گرفتەک نەبووە و هیچ ڕێگریەک نەبووە و پێداویستەکانی کۆمسیۆن ڕێکوپێک بوون و هێزە ئەمنیەکان دەورێکی باڵایان جێرا لە پاراستنی ئەمن و ئاسایش و بەرقرارکردنی ئەمنیەتی خەڵک کە هیچ گرفتەکم نەدیت لە هیچ بنکەیەک و پرۆسەیەکی زۆر دیموکراسی و ئازاد بوو. هەموو کەسێک توانای ئەوەی هەبوو کە بچی بە ئازادی دەنجی خۆی بە هەر کاندیدێک بدا یاخود بە هەر لیستێک بداتن. من وەکو گەنجێک کەلەسی ئەیلول بەشداری هەڵبژاردنەکانم کرد وەک پێشمەرگەک ستایشی هێزی پێشمەرگە هەمووان. بە پێویستی دەزانم لێرە بڵێم کە هەموو دەنگدەران زۆر بە ئازادانە دەنگی خۆیاندا و توانی ویجدانی خۆیان مرتاحکەن لەسەر سندوقەکانی دەنگدان. ئەم هەڵبژاردنەی ئەمجارە زۆر سەرکەوتوو بوو. بەڕاستی ئەوجارە کۆمونیسیۆن ڕێکاری باشی گربە بەر بۆ ئەوەی ڕێژەی تەزویرکردن لەناو هەڵبژاردنەکاندا کەم بیت کە دەیانگوت مەسەلەن جنسی عێراقی و نفوس پێکەوە بینن لە بۆ هەڵبژاردنەکان و زۆر سوپاسی هێزەکانی ئاسایش دەکەن کە بەڕاستی هەڵبژاردنێکی هێمنانە بەڕێوە چوو. دەستخۆشی لە هەموو ئەو ستافانە دەکەم کە یارمەتی دەربوون لەو هەڵبژاردنەی.